ئەگەر ڕۆژ جێژنەی بێناو مەیدانی 100 کەسێ تەماتە فرۆشەیە وەستای لەبغی هەیە وەستای مانتۆری دێ یعنی وشکابرا گوت ئیشەکەیان بە کوردیەکەی سووکی دیە یعنی قەساوی دەوە ئەزانی کوبابە ئەوەی قەسا بابە دەبە هەوێی لۆکرابە ئەوە قەسای بەدیا دەکات دەخۆ چی باشە چی خراپە سبوقچی سیارەی هاتێ لێرە قەسابێکی دیە چەقم لێرە لۆکرێ بەدەستی خۆم بە 5,000 لۆ کڕیە ئەخەوە کەنجێشەوە بە قورعانە گەبرێ لەگە پارەکە فەرقێکی دیە يعني وشي باري الحمد لله لأخوي بزيادة بي بس يعني بري وشي بارك يعني تشك بارك هم معاش دراو برك وزعك خوش بو هاو صارك هم برك معاشنات يعني برك كسب تو بازارك يعني قصة معاش بدرابا زور فرق يعني قال لك لقى بارو بيرار لو أنا دقائق كروتيه كدباو بأخوي بار ليرة باباي بس ساعات يعني أليرة تاون دا يدرنات شوي هاو سا بكيف خطوة برو أوش تسبو لبا معاشك وابو أو موضوعك سربرين وش كابرا قلت أو رجعنا ئەو دوسێ ڕۆژێ سەربرین ڕاوەستەیە نمونە خەرچاو لێرە دێ نمونات و دێ ئەوە دێ بەس نیشان دەکە لۆ ڕۆژ جێژنەی برێم سەربڕین یعنی و ڕاوستە سەربرین هەبوو پێشترێ بەس ئەو دوسێ ڕۆژانە ڕاوستە ئێستا بەس کابرا دێ عیوان نیشانەکە و لە ڕۆژ جێژنەی نیشان دەکە لێرەکانە وەزنی دەکە و ڕسمی لێ دەگرێت ڕقەمی لێ دەدە و بیعیەکی دەدە و دەستۆ مارێ تەسمیل قەسابەکە دەکەوت چی قەسابەکە چۆ مارێ وەسلەکەی پێ و پارەی قەسابی دەدە و پارەی عیوانەکەش دەدە و بەخێت